من میدیاکارە ئەسوە جەمال موختار داواکارم لە هاوڵاتیانی خۆشەویست و هاوڕێیانی خۆشەویستم کە ئەم ماوەی خۆیان پارێزن لە نەخۆشی کۆرۆنا. من بخۆم لە ماڵی خۆمان دانیشتم و تێکەڵاوی هیچ کەسێ نابووم و تا ئەو بەڵای لە کۆمانە بێتەوە. زۆر سپاستان دەکەم. من ناوم دالیایە، پیشەم قوتابیە، پۆلی دەیەمی زانستیم، خەڵکی کوردی هەسنانم. لەبەر بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەگەڵ خێزانەکەمان بڕیارماندا پابەندی ڕێنماییەکانی تەندروستی ببین، لە ماڵەوە بمێنینەوە نەچینە دەرەوە. من وەکو گەنجێکی دانیشتووی شاری هەولێر داوا لە وڵاتیانەکەم ئەم چواردە ڕۆژە لە ماڵەکانیان بمێننەوە و من وەکو خۆم ڕای دەگەێنم چواردە ڕۆژە ماڵ دەمێنمەوە تاکو ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەت هێرێمی کوردستان و ڕێکارەکانی حکوومەت هێرێمی کوردستان جێبەجێ بکەین بۆ لەناوبردنی ئەم ڤایرۆسە و هیوادارم سەرجەم گەنجەکان ئەگەر هیچ کارێکی پێویست نەبوو سەردانی دەرەوە مەکەن لە ماڵەکانتان بمێننەوە. پابەندم بە ڕێکارەکانی وەزارەتی تەندروستی و حکوومەتی هەرێمی کوردستان. ئێرە کەرکووکە بەهۆی دەخۆشی کۆرۆنەوە پەمەندبوونی خۆمان بە یاسا و ڕێنماییەکانی وزارەتی تەندروستی ڕادەگەێنین. ئێوەش لەگەڵمان بەشدار بن هاوڵاتیان و ماڵی خۆتان بمێننەوە.